بەناوی خوای گەورە و میهرەبان ئمە پێمان وایە بە ئامانجگرتنی مامۆستایانی ئاینی ئیستیهدافکردن و بە ئامانجگرتنیان بە ئامانجگرتنی ئەو پەیامەیە کە مامۆستایانی ئاینی پێیانە یعنی ئەوان پێیان وایە کە بە شەهیدکردنی مامۆستایانی ئاینی و بە ئامانجگرتنیان ئەو پەیامە لە هەرێمی کوردستاندا پەیامی خوایی کۆتایی پێدێتن بەڵام بێ ئاگان لەوەی کە ئەو پەیامە بە فووی دەم و بە فووی پیسی دەمی ئەوانە و بە دەست و دڵی ڕەشی ئەمانە کۆتایی پێنایەتن چونکە خوای پەروەردگار دەفەرمێتن یوریدون لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون. بێگومان دکتۆر وشیار ڕۆی شەهید بوو بەڵام ئەم خوێنی دکتۆر وشیار ئینشاڵڵا دەبێتە هەوێنی وشیارکردنەوەی ئەم میلەتە لە هەرێمی کوردستاندا و با دڵنیابن ئەو بکوژانە و ئەو دەستە ڕەشانە کە بە ڕۆیشتنی دکتۆر وشیار بە شەهیدکردنی دکتۆر وشیار میلەتێک وشیار بووە. و داواش کرا لەم گوربوونەوەیە بەناوی خەڵکی ئامادە بوو کە لایەنەکان ئەوانەی پەیوەندن بەم لە پۆلیس و ئاسایش و حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەک هەوڵ جدی بدەن بۆ ئەوەی بکوژانی ئەم مامۆستایە بدۆزنەوە بەڕاستی چونکە ئەگەر ئەم کارە وەکو کارەکانی پێشتر بڕوات بەڕاستی خاڵێکی سلبی دروستەکە و بژێوی و پشێوی لە هەرێمی کوردستان دروستەکات بۆ ئێمە چاوەڕێی تحقیقاتین بەڕاستی و تەمەنا دەکەین ئەم جارە ئەم کەیسە بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجامەکەی دەربکەوێ. ئەم گربوونەیەش لە دژی تیرۆرکردنی مامۆستا وشیار داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە زووترین کات ئەم کارە قەیزەونە ئەنجامەکەی مان بۆ دەرخاتن و دەستگیریان بکات.